سەلام کاتتان باش بیسەرانی رادیۆ کوردستان 24 و بینەرانمان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بە خۆشحاڵی و بە یارمەتی هاوکارانم ڕاستە و خۆ لە ستۆدیۆی ناوەند لە شاری هەولێر پرۆگرامێکی نوێی مێتاڤێرسان پێشکەشەکەی. بەڕێزان، ئەم پرۆگرامە باس لە بزنسی ئۆنلاینەکەین لەبەرەوەی دەزانین لە ئێستادا ژینگەی ئەلکترۆنی یەکێکە لەو ژینگە لە بارانەی کە دەتوانی لە ڕێگەیەوە دەستی کارەکەت یاخود بزنسەکەت پەرە پێ بدەیت. لەبەرەوەی دوجار بزنس بۆ خۆی یەکێکە لە فاکتەرە بەهێزەکان بۆ بەرزکردنەوەی بژێوی تاگ لەسەر ئاستی کۆمەلگا. بەڵامەوەی ئێستا دەیبینین ئەم پرۆسەیە زۆر ئاڵۆز و زۆر قورس بووە، بەتایبەتی لە هەرێمی کوردستان بەڕەچاوکردنی بارودۆخی دژواری ئابووری لەلایەک و لەلایەکی تر زۆری بژاردەکان و هەروەها ئەو ڕکابەرایەتیەی کە هەیە. ئەوەی ئێمە لەم پرۆگرامەدا باسی لەبارەوە ئەکەین ئەوەیە تۆ چۆن بتانی بزنسێکی سەرکەوتوو دروست بکەی و چۆن بتانی سوود لە پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا وەربگری، چۆن بتانی برێوی پێ بدەی، چۆن بتانی بەردەوامی پێ بدەی و هاوکات بڕی قازانجەکەت زیاد بکەی. بۆ ئەمە بەستە ئێمە میوانداری زۆر بەڕێز بڕیارکەریمان کردووە کە بەڕێزیان ڕاهێنەر و شارەزان لە بواری بزنس و مارکێتین. زۆر بەخێر بی. زۆر سپاس دکتۆری بەڕێز. ئەم کاتەوە باش سپاسی ئامادە بوون تەکەین. سەلامەن زۆر سپاس. هەر بژی کاکە بڕیار، بزنسی ئۆنلاین چییە؟ ئەگەر بە زمانێکی خۆماڵی پێمان بڵێ هەر کەسێک کە دەستێکی کاری هەیە بیر لەوە ئەکاتەوە لە ڕێگەی مۆبایلەکەی دەسیەوە سوود لە یەکێک لە پلاتفۆرمەکانی سۆشال میدیا وەربگرێت و دەست بەجێ دەست بە مارکێتین بکە. ئاوها ئاسانە یاخود بە پێچەوانەوە ئەمە ئیدارەدان و استراتیژیەت و ئامانجی دیاریکراوی خۆی هەیە. بەناوی خۆی گەورە زۆر سپاس بۆ میوانداریەکەتان. زۆر سپاس بۆ میوانداریەکەتان. بزنسی ئۆنلاین بە پێناسەیەکی بڵێن خۆمانەی نەکەین، با بزانین پێناسی فلیپ کۆتلەر کە بە باوکی مارکێتینگ دائەنرێت. ئەو پێناسەی چیە بۆ بزنسی ئۆنلاین؟ فلیپ کۆتلەر ئەڵێ بزنسی ئۆنلاین بریتیە لە ئاڵۆگۆڕ یاخود کڕین و فرۆشتن لە ڕێگەی تەکنەلۆژیاوە، لە ڕێگەی ئینتەرنێتەوە. ئەمە بە شێوەیەکی گشتی وەڵامێکی پوخت بزنسی ئۆنلاین کڕین و فرۆشتنە لە ڕێگەی ئینتەرنێتەوە. خۆشبەختانە ئێستا ئینتەرنێت لە کوردستانە پێشکەوتنیکی باشی بە خۆیەوە بینیوە. ئەمەش دەرفەتێکی زۆر بۆ ئەو گەنجانە ئەڕەخسێنێت کە ئەیانەوێت دەست بە پرۆژە و بزنسی خۆیان بکەن. طبعاً ئێمە زۆر جار جۆمان لەوە ئەبێ ئەڵایگەر بزنسی دەست پێ کرد ڕاستەخۆ بە ئۆنلاین دەست پێ بکە، یاخود هەندێک کەس ڕایان پێچەوانەیە ئەڵێ ناکاکە پێویستە بڕۆی دوکانێکت هەبێ ئۆفیسێکت هەبێ اینجا دەست پێ بکەیت. بە پێی مۆدڵی ئیشەکە، بە پێی تێگەیشتنی کەسەکە لە بازاڕی کار و بزنسە ئەگۆڕێت. ئێمە زۆر جارە پرسیارەمان لێ ئەکرێت بۆ نمونە ئەڵێ من ئەمەوێ بزنسێک دەست پێ بکەم چی بکەم؟ سەرەتا ئەو پرسیارەی لێ یەکەین ئایا تۆ ئەتەوێت لە چ سێکتەرێکە ئیش بکەیت؟ کاتێک کە تۆ سێکتەرەکەی خۆتت دیاری کرد ئەو کاتی بە ئاسانی ئێمە ئەتوانین پێت بڵێن بە ئۆنلاین دەست پێ بکە یاخود با ئۆفیست هەبێت. طبعاً هەردووکیان سوود و قازانجی خۆی هەیە، بەڵام بۆ ئێستای کوردستان کە گەنجەکانمان ئەیانەوێت بە مەبلەغێک پارەی کەمەوە دەست بە پرۆژەی بزنسی خۆیان بکەن، ڕێگە دروستەکە لە ڕێ ئۆنلاینەوەیە، چونکە تێچوەکەی زۆر زۆر کەمترێک بە بەراورد بەوەی کە تۆ بڕۆی ئۆفیسێک بگریت هەندێک جار خۆت لەوانەیە نەتوانی بەردەوام لەوێ ئامادەبی ناچاری کارمەندێکی بۆ بگریت. بۆیە بە ئۆنلاین دەستپێکردن ئاسانترە بۆ گەنجەکانمان. هەرچەنە ئەمە ڕای جیاوازی لەسەرە، هەندێک بەتایبەتی پسپۆڕەکانی کە قوڵ بوونەتەوە لە ناو بزنسە لە ناو زانستی کارە ئەوان پێیان باش نییە تۆ ڕاستەوخۆ لە ڕێی بزنسێکی ئەلکترۆنیەوە دەست پێ بکەیت، چونکە ناتوانانی وەکو پێویست بەردەوامی پێبەی. بۆیە من لێرەیە ئەپرسم ئەی باشە جیاوازی چییە لە بەڕێوەبردننی کارێک یاخود بزنسێک لە نێو ئۆفیسێکە و هەروەها بەنمونە لە ناو ئینستاگرامە یان لە ناو فەیسبووکە؟ ئێمە بابێت و یعنی ئەم پرسیارەی بەڕێز دابەشی دوو کات بکەین. کاتێکیان کە پێشی کۆرۆنا بوو، کاتێکیان کە کۆرۆنا هات و سەردەمی دوای کۆرۆنا. سەردەمی پێشی کۆرۆنا بەڕاستی یعنی جیهانی بزنسی ئۆنلاین بە ڕێژەیەکی زۆر کەم لە چەند وڵاتێکە بەتایبەتی لە وڵاتی ئەوروپی و ئەمریکیوانە کەمێک بایەخی پێدرا بوو. بەڵام ئەگەر بێت و ئێمە باسی عێراق بکەین و کوردستان بەتایبەت لە دوای کۆرۆناوە شۆڕشێکی ئۆنلاین بەرپا بوو. بتەوێت و نەتەوێت و ئەبێ لەگەڵ ئەم شۆڕشەیە بڕۆیتە پێشەوە. ئەگەر هات و نەڕۆیشتە پێشەوە بێگومان دووە ئەکەوی. بە قسەیەکی بیل گەیتس وەڵامی پرسیارەکەتە دەوینەوە، ئەڵێ ئەگەر بێت و ئەو بزنسەی ئێستا کە هەتە
نێخیتە ناو جیهانی ئۆنلاین و ئینتەرنێتەوە ئەوە چاوەڕوانی مەرگی بزنسەکەت بکە. ئەمە چیمان پێڵێ؟ ئەمە گرنگی بزنسی ئۆنلاینمان پێ ئەڵێ. بۆ گەنجەکان بۆیە پێشنیاری ئەوە ئەەکەین ئەوانەی کە داهاتیان کەمە، چونکە تۆ بتەوێت ئیش لەسەر پرۆداکتێک لەسەر بەرهەمێک بکەی بێگومان کۆمەڵێک سەپۆرتی مادیت ئەوێ. زۆرجار گەنجەکانمان بۆیە دەست بە پرۆژەی خۆیان ناکەن، چەند حاڵەکاتێکەیە یان شارەزایی نیە یاخود نازانێت چی بەدەست یان لە چه سێکتەرێکە ئیش بکات، یاخود سەپۆرتێکی مادی نییە لە پشتەوە 3 مانگ 6 مانگ ساڵێک بتوانێت ئیدارەدانی ئەم پرۆژەیە بات. طبعاً بەڕێوەبردننی هەردووکیان هەم ئۆنلاین هەم بڵین ئۆفیس کارێکی ئەوەندە ئاسانیە. لە ئۆنلاین طبعاً تۆ تەکنیکی خۆتت پێویستە، ئێمە هەوڵەدەن زیاتر فۆکسەکەمان لەسەر ئۆنلاین بێت. تۆ ئەبێ شارەزای بەڕێوەبردن بیت. بەڕێوەبردننی چی؟ بەڕێوەبردننی ئەمجارە پیج و وێبسایتەکە کەسانی پسپۆریەوێت. بێگومان هەر بزنسێک تۆ بتەوێت دەست پێ بکەیت چی بە ئۆنلاین بێ یاخود ئۆفیستە بێ، یەکەم هەنگاو تۆ ئەبێت لەو سێکتەرە شارەزایەکی باشە. ئەو کەسانەی بۆ نمونە خانمان بنمونە بە خۆشحاڵیەوە لە ئێستا دەتوانی ویانە سوود لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان وەربگرن و دەستی کاری خۆیان واڵا بکەن و بە خەڵکی بناسیێن و دوجارش ببێتە بژێوێکی مادی. ئەگەر چی ئەم کەسانە یاخود بابڵی خانمان زیاتر پشکی شێریان بەرەکەوێت لە سوود وەرگرتن لە سۆشال میدیا. خانمان زیاتر سوودمەند بوون بۆ پێیکە زیاتر کاتیان هەیە ئەتوانین بڵین. بەڵام ئەوان چی کەوەکو پێویست شارەزاییان نیە لە هەم لە ئیدارەدان هەم لە نێو فەزای سۆشال میدیا. خۆشبەختانە ئێستا ئەگەر تەرکیز بکەیت لە بابەتی خول و ڕاهێنان و دەوراتە چەند گەنجێکمان هەیە کە لە ناو سۆشال میدیا پسپۆڕن. بەڕاستی ئەم پسپۆڕانە خولیان هەیە، بەڕوبەڕوو هەیەە، بە ئۆنلاین هەیەە، بە ڤیددیۆی تۆمارکراو هەیەە. بۆیە پێشنیاری ئێمە بۆ هەر بە ڕێزێک کە ئەوێت مەبەستمان هەر ئافرەتێک کە ئەوێ ئەو کارە دەستی جوانەی کە هەیەی بیخاتە بازارەوە یاخود ئەو خواردنەی کە بە جوانی دروستی ئەکادیان ئەو شیرینیە کە دروستیەکە ئەوێت بە بازارکردنی بۆ بکات، باشترین حل ئەوەیە بۆ ئەوەی تیا معنی بڵین زووتر تایە سەرکەوتو بێت. بەشداری خولێکی ئۆنلاینی سۆشال میدیا بەڕێوەبردن، گرافیک دیزاین بۆ ئەوانە یارمەتیدەری ئەبن بۆ ئەوەی دەست پێ بکات. تامان دواتر کە تۆ دەست پێکرد بزنس بۆ بزنس فەرقی هەیە. بۆ نمونە کاری دەستی جیاوازترە لە خواردن دروستکردن. کۆمەڵە کەس هەیە حەزی لە کاری دەستیە، کۆمەڵە کەس بە پێچوانە حەزی لە خواردنە. تۆ کە دوای ماوەیەک هاتی ئۆدیانسەکانی خۆت بڵین کەستەمەرەکانی خۆتت ناسی، ئاسی تەمەنیانت زانیت حەزی لە چی شتێکە، تو ئەو کاتێ توانی بە پێی کاتی ئەوان پۆستەکانی خۆت بڵاو بکەیتەوە. بۆ نمونە ڕەنگە پێویست بکە لە ئینستاگرامەکەت کاتژمێر 4 ئێوارە پۆست بکەیت، بەڵام تەمەشاکەی لە فەیسبوک یاخود لە تیکتۆک پێویستە کاتەکەی بگۆڕیت. تۆ کە کەستەمەرەکانی خۆتت ناسی بە پێی ئەو ئەنەلایزەی کە لە ڕێی ئۆنلاینەوە بەدەستی ئەهێنیت، چونکە ئێستا خۆشبەختانە لە ناو پیجەکانە ئەو دەیتایانەت هەمووی پێ ئەدات کەستەمەرەکان ئاسی تەمەنیان چۆنە، لە چ شارێکن، چ کاتێک زۆرترین خەڵک بینەری ئەم پیجە یاخود ئەم کەناڵی تۆ ئەبێت. بەم جۆرە کەستەمەرەکانی خۆت ئەنەلایزەکەیت بە پێی پێداویستیەکانی ئەوان پۆستەکانی خۆت ئەەکەیت و سەرنجیان زیاتر بۆ خۆت ڕاکێشی. کاتە کاک بڕیار چۆن ئەو دەستی کارانە یاخود ئەو بزنسانە لە یەکتری جیاوازە و ئیدارەدانیشی وەکو تۆ ئەڵەی جیاوازە بێ، ئەیکەواتە بە هەمان شێوە مارکێتین و ناساندنی و بە بازارکردنیشی بە هەمان شێوە جیاوازە و میکانیزمەکەی ئەبێ بگۆڕدرێ. بێگومان بەتایبەت بۆ سێکتەری مارکتینگ تۆ کە بتوێت مارکتینگ بۆ بەرهەمێک بکەیت، ئەم بەرهەمە خزمەت گوزاری بێت یاخود کاڵایەک بێت، ئەوەی کە زۆر گرینگە بزانی تۆ بۆ چێ ئەەکەیت، بۆچی تەمەنێکی ئەەکەیت. ئەمە زۆر گرینگە، ینی ئەمانە ئەبێ لێکەین. من ناکرێت با زیاتر بێنین و لای ئافرەتان سوودمەندە بن لە ئۆنلاین، ناکرێت ئافرەتێک کە کاری دروستکردنی خەناوکە و بڵێن نەخشدان لەسەر جلوبەرگەکات بێت لە سۆشال میدیایەکە خۆی عرض بکات کە بینەری ئەو شتانە کە من یاخود بێت بۆ تەمەنێکی عرض بکات لە سەروی بۆ نمونە 40-50 ساڵ بەسەرەوە لە سەروی 6 ساڵەوەن، چونکە ئەمانە کەمتر تەرکیزیان لەسەر ئەو جوانکاریە کەواتە بێ ئیش لەسەر کێ بکە ئەم ئافرەتە، ئیش لەسەر ئەوانە بکە کە تەمەنیان وا پێ ئەگا 14 ساڵ بەسەرەوە تا ئاگاتە تەمەنی 30 تا ڕادەیەکیش بۆ 35 ساڵی. عەرەباڵێ جمهور المستهدف واتە ئیش لەسەر چینێکی تارگت ئۆدیانس، یعنی ئەوەی زۆر گرینگە تۆ بزانیت بۆ چی ئیشەکەی. ئاسی خوێندەواری ئەو کەسە چییە؟ چونکە زۆر جار ئەو کەسانەی کە لە کولتوری جیاوازن تەبیعاتیان جیاوازە. بۆ نمونە نەگەر لەنا هەولێر بم ئیش بۆ بازاڕی سلێمانی کەمە بێبزانم لە سلێمانی چی پێویستە یاخود بە پێچەوانەوە لەسەر چی زیاترە. زۆر بە تاکید ئەوجا بزنسی ئۆنلاین یەک سوودی زۆر باشی هەیە ئەوەیە کە تۆ زۆر بە ئاسانیەکەیتە کڕیارە دوورەکانت.
یعنی من زۆر جارە من باس کردو بە ئاسانی و بە خێرایش لەگەڵ هاوڕێیان باسم کرۆ جاری وایە ئێمە لەگەڵ ماڵەوەمان لێرەوە باتەوە سلێمانیان باتە یەک دوکانی بچووک لە کاتێکام دوکانە لە ناو سۆشال میدیە تەمەشاکە یەک ئۆفیسی زۆر گەورەیە خۆی ستۆدیەکی بچووکە جیهانێکی گەورەی خۆڵقاندو ئەمە یەکێکە لە هەرە سوودە باشەکانی ئۆنلاین و زۆر جاریش من ئەوەم باس کردووە کە لە دەورە خولوسی مینارەکانمانە کە پێشکەشێکین ئەڵێم لە ڕۆژگاری ئێستاە ئۆفیسێکی بەهێزی تەکنەلۆژی ئۆفیسێکی بەهێزی میدیایەکانت زۆر باشترە لەوەی کە ئۆفیسێکی فیزیکاڵت هەبێت چکە من لە میدیای خۆمە ئەتوانم بگەمە کەستەمەری دوهۆک سلێمانی عێراق دەرەوەی عێراقیش هەتا تەنانەت بەڵام ئەوانەی کە فیزیکال ئۆفیسەکانم چەند کەسێکی کە لەو شارن و نزیکتریش بڵێن لەو گەڕەکە نەتوانن زیاتر لێم سوودمەند بن بۆیە زۆر گرینگە هەوڵ بدەین زیاتر فۆکسێک بکەینە سەر ئۆنلاین لە ڕۆژگاری ئێسامانە هەروەکو لە سەرتاش ئاماژەت پێکرد بیلگیتس کە ئەڵێت تۆ ئەگەر ئەتەوێ ئیدامە بە بزنسەکەت ئەبێ گرنگی بە بزنسی ئۆنلاین بێ هۆکارەکەی بۆ ئەوە ناگەڕێنیتەوە کە سەردەمەکە بۆ خۆی ئەگەر خواستی خۆمانی لەسەر بێ یاخودنا بۆتە سەردەمی تەکنەلۆژیا و کاریگەریەکانی سۆشال میدیا بۆتە پێویستیەک لە ژیانی ڕۆژانەمان و زۆرترین بەکارهێنەری هەیە بە بەراورد لەگەڵ ئامرازەکانی دیکە ئەمە هۆکاری سەرەکی نییە بۆ ئەوەی کە ئەم بزنسی ئۆنلاینە ئەوەندە پەرەی سندووە نەک لە کوردستان لە دنیادا بێگومان ئەتوانم بڵێم ئێمە لە چاو جیهانە گەورەکە تا ڕادەیەکیش لە دواوین لەبەرەوەی هێشتا چەند پێشکەوتنێک ماوە ئێمە لە ئۆنلاینە پێویستە زیاتر بایەک بە خۆمان بدەین زیاتر پەرەی پێ بدەین ئەوەی کە بیلگیت سووتێت ئێمە گەر بگەڕێنەوە سەردەمەکانی پێشووتر بۆ نمونە سەردەمی پیشەسازیمان هەبوو سەردەمی کشت و کاڵمان هەبوو ئێستا ئێمە گەشتونێتە ناو سەردەمێکەوە کە واقعە ئەگەر لەگەڵی نەڕۆی جێ ئەمێنیت ڕناوەسی جێمێنی ئێستا سەردەمی تەکنەلۆژیایە خۆمان ڕۆژانە ئەیبینین بە پێ و داتایانەی کە هەیە لە ئینتەرنێتەوە وەرم گرتۆ ساڵانە تەکنەلۆژیا دووقات پێش ئەکەوێت زۆر خێرایە زۆر خێرا جاری وا هەیە تۆ تەوەقع ناکەیت با یەک نمونەی بچووک بۆ نمونە تۆ سپۆنسەری ئەڕۆی بەشداری دەورەیەکەکەی خۆت لە سپۆنسەری فێرەکەیت سوودفە مانگی 2 مانگ سپۆنسەری ناکەی پێویستت پێی نابێت دوای تۆ سپۆنسەری بکەی سێرەکەی ستایلەکەی تا ڕادەیە گۆڕاوە تۆ ئەبێ ینی لەم شتە بچووکەیە ئەبێ یەکسەر تەرکیزی لەسەرەوە بێت چۆن بتوان کۆنتترۆلی ئەمە بکەم اینجا ئەڕۆیتە سێکتەرەکانی کە خۆی زۆر فراوانە فراوانە 1001 حساب و کتاب هەیە لە ناو سپۆنسەرە کاتێک بۆن منم پرۆگراماکەم دوای ئەوە ئەبێ بزانم چ تەوقیتێک هەڵەبژێرم و هەروەها لەو تەوقیتەیە من سنووری جوگرافیاکەم بۆ نمونە هەولێرە کوێی هەولێر کام چین و توێژە بۆیە ئەمە هەمووی حساباتە ئەنجامە وەکو نمونەیەکی بچوو بۆی لەوەی کۆمەڵی تەکنەلۆژیا هەر بۆ نمونە ئێمە 10 ساڵ 15 ساڵ پێش ئێستا نەمانەتوانی ئەم بەرنامەیە بەم شێوەیە ئێستا پێشکەش بکەین ئێستا ڕەنگە ئێمە کۆمەڵە بینەران یاخود کۆمەڵە بیسەرانمان هەبێت لە دەرەوەی کوردستانیش نەگەر بڵێ ناو کوردستان جاران ئەبوایە کەسێک بڕۆشتاتە ستۆدیەیەکی ڕاقی 5-6 کامێرە ڕووی تێکردایە ئیلا ئەبوایە کاتژمێر 6 ئێوارە بۆ 12 شەو پەخشکرایە پەخشەکە هەرەوەندە بوو ئەویش هێشتا ئەو سەردەمەش باشتر بوو لە سەردەمی ڕادیۆ سەردەمی ڕادیۆ باشتر بوو لە پێشووتر بەڵام خۆشبەختانە ئێمە ئێستا لە سەردەمێکین سەردەمی سوڕعەیە سەردەمی تەکنۆلۆژیە سەردەمی پێشکەوتنە و دەرفەتێکی زۆر باشە بۆ گەنجانمان بتوانن لەم سەردەمەیە ببنە خاوەنی پرۆژەی خۆیان لە ڕێ ئۆنلاینەوە هەواڵە خۆشەکەش بۆ گەنجان ئەوەیە تۆ ئەگەر مۆزەفێکیش بی لە کەرتێکی حکومی یاخود لە کەرتێکی تایبەت ئەوە تۆ ئەتوانی خاوەنی بزنسی خۆت بیت ئەتوانی ئیسفادە لە بزنسی خۆت بکەیت لە ڕێگەی ئۆنلاینەوە سەرپەرشتیاری ئۆنلاین ئێستا بۆ نمونە من لە پیجەکانی خۆمە خوشکێکم لە بەریتانیا ئەو لێەوە سەرپەرشتیان دێ لە پیجەکان مەکە لە بەرەوەی کاتی زیاترە باش ئەمە ئۆنلاین ئەمەی خۆڵقاندەوە بۆ ئێمە کار ئاسانی بۆ ئێمە کردووە بۆیە زۆر جار بە گەنجەکان ئەڵێم هەنگاوی یەکەمتان ئەگەر داهاتت کەمە یاخود ئەتەوێت بە داهاتێکی کەمەوە دەست پێ بکە یان هەر داهاتت نییە توانی سوود لە ئۆنلاین وەربگریت ئۆنلاین ئەتوانی 3 مانگ بۆ 6 مانگ بەڕای من بەوەی کە لە ناو ئۆنلاینە تا ڕادەیەک پرسیارم کردو یاخود شارەزایی خۆم هەبوو یاخود لە کەسانی شارەزاترم وەرگرتووە 3 مانگ بۆ 6 مانگ تۆ هەوڵ بدە وەکو بڵین منداڵێکی ساوا گەشە پێ بدە پەروەردەی بکە دوای ئەم 3 مانگ بۆ 6 مانگە تو ئەبێ بەرهەمێکت هەبێت چونکە دوای 3 مانگ بۆ 6 مانگ کۆمەڵە کەستەمەرێک دەبێت کۆمەڵە کڕیارێک دەبێت داوای بەرهەمت لێ ئەەکەن ناکرێت من 6 مانگ بە زانیاری دەربارەی بۆ نمونە خواردن بڵاوکەمەوە دەربارەی جوانکاری کۆزمەتیک بڵاوکەمەوە طبعاً لە ڕێی پیجەوە لە ڕێی تەلەفۆنەوە داخوازیت بۆتی ئەگەر تۆ بەرهەمەکەت بەردەست نەبێت
ئەڵی نیمە دواتر وردە کەستەمەرەکان لێ دەکشێنەوە بۆیە کە کاتێک تەڵەب هات بۆ بەرهەمەکەت پێویستە دەست بە بەرهەمیش بکەیت یاخود دەتوانی بەرهەمەکەت هەیە ڕاستەخۆ لە ڕێی پیجەکەتەوە لە ڕێی سوۆشال میدیاکەتەوە بەرهەمەکەت بفرۆشیت و بابەتێکی کەش کە زۆر جار لە پیجەکان خەڵک متمانە بکە بەو شمەکانی کە لە ئۆنلاینەوە مارکێتینی بۆکرێ بە و دەستی کارانە ئەمە یەک دوو ئەوە پرسیاریان کردووە لە لایڤەکەیە بۆیە یەکسەر وتم بۆی لە جەنابتی بکەم دووەمین شتیش ئەمە لە ڕووی متمانەکردنەوە دووەم شت ئێمە لەو سایەوە باسی بەرهەمە سەرەتاییەکان و ئەو دەستی کارانەکەین کە وەکو پێویست پرۆژەی بچووکن ئەی بۆ پرۆژە گەورەکان بە هەمان شێوە لە ئۆنلاینە توانیویانە ئیدامەیەکی بەهێز بە خۆیان بدەن ئەگەر بگەڕێنەوە بۆ پرسیاری یەکەمت دەربارەی خەڵک ئەڵێ ئێمە متمانە ناکەین یەکێک لە مەترسیەکانی ئۆنلاین ئەتوانین بڵین ئەوەیە کە متمانە کەمە بەداخەوە ئەمە تقریبان 3-4 ساڵ پێش ئێستا متمانەکە زۆر کەمتر بەڵام ئێستا خۆشبەختانە متمانە زیاد بووە ئەمەش دەرفەتێکی زۆر باشە بۆ ئەو کەسانەی کە لە ئۆنلاین ئیشەکەن چونکە ئەوانەی کە متمانەیان نێشتۆ لە بازاڕە ئەمە توانێت متمانەکە بگەڕێنێتەوە بۆ بازار لەو ڕێگەیەوە یارمەتی کەستەمەرەکانی بدات هەم متمانەکە دروستەکات هەم فرۆشی خۆشی زیاد ئەکات ئەمە وەکو متمانەکە و مەترسێکی کێش کە لە ئۆنلاینە هەیە بۆ نمونە تۆ وێبسایتێک تێ لە ڕێ وێبسایتەوە ئەفرۆشیت چی ئەگەر ئەم وێبسایتە داون بوو هاکرا یاخود پیجەکەمان سزادرا ئەو کاتی تۆ فرۆشەکە تا ڕادەیەکی زۆر ڕاوەسی ینی ئۆفیسەکە داخستووە بۆیە زۆر بە حەزەرەوە هەندێک لە ئیشە گەورەکانی ئۆنلاین بکرێت یاخود تا بزنسەکەیش ئەگەر بچوو بێ بە حەزەرەوە ئیشی لەسەر بکەی ئەگەر پیجەکەت هاکراچی چۆن ئەفرۆشی دەیکەواتە چۆن هانی خەڵک بدەین چۆن خەڵک هۆشیار بکەینەوە لەم بزنسە ئۆنلاین ئەبێت لە سکیوریتی ئەو کۆمپانیانە تێبکات لەو پلتفۆرمانە تێبگات کە ئەوێ ئەم بزنسی تیا ئەنجام بدا پێچەوانەی سکیوریتی پێچوانەی پرایڤسی ئەو کۆمپانیایە یاخود ئەو وێبسایتی یان ئەو پلتفۆرمەی کە تۆ ئیشی تیاکە پێچەوانەی ئەوان ئیش مەکە چکە کاتێ طبعاً پێشوەختێش ئیعازت بۆ ئەنێرن بۆ مناڵێ ئەمەد بڵاو کردەوە غێری قانونی ئێمە ئەمەد بڵاو کردێتەوە کەستەمەرەکانت نایانەوێ ئەمە بکەن یان ریپۆرتیان لێداویت بەم جۆرە پێشوەختە کە ئاگادار دەکەن کە تۆ گوێی پێ نادە ئیمالیەکەی ئەوان پیجەکەت ڕاگرن ئەمە مەترسیەکانە بەڵام ئەگەر بێت و ئێمە بەراوردی مەترسیەکان یاخود بەراوردی زەرەرەکان یان قازانجەکان بکەین قازانجەکانی ئێجگار زیاترن طبعاً هەموو بزنسێک ئەو ڕیسکەی تایە قازانج و زەرەری تایە بەڵام لە ئۆنلاینە قازانجەکەی زیاتر ئەگەر بێت و بەورتر ئەنجام بدرێت بۆ بزنسە گەورەکان خۆشبەختانە کۆمەڵە بزنسی گەورەمان هەیە بە تایبەت لە شاری هەولێر من زیاتر تەرکیزمان لێرە و لێرە ئەیان ناسین کۆمپانیەوە ئاناسە من مانگانە 2-3 پسپۆڕی تایبەتی سوۆشال میدیا بەڕێوەبردننی داناوە یەکێکیان بەس لەنا ئۆفیسەکانێتی یەکێکیان لە دەرەوەی ئۆفیسۆک و پارتایم ئیشی لەگەڵەکە ئەو بزنسەی خاوەنی ملیۆنان دۆلارە بەڵام ڕای نەگرتووە ئەستا ماوەی پێش ێستا لەگەڵ یەکێک لە ئەو بەڕێزانە قسەم کرد کە پرۆژەیەکی گەوریان هەیە لە شاری هەولێر وتم دەنگوباسی ئۆنلاینتان دەنگوباسی پیجەکانتان چۆنچۆنینە وتی ماوە سەبڕیار لەوەتی بایەخێکی زیاترمان بە پیجەکانمان داوە بە ئەلکترۆنی داوە ئەوانەی کە لە دەرەوە متابعەمانەکەن لە ڕێ وێبسایتەکەەوە فرۆشی دەرەوەمان زیادی کردووە لە ناوخۆشمانە فرۆشی ئۆنلاینمان زیادی کردووە کەواتە چۆن ئەم پرفرۆشیە لە ڕێی یاسایەکی گونجاوی نیە و زانستی ئابووری ئەبێ یاسا چی یاسایەک هەیە یاخود ئێمە بەرجەستەی چ ڕێنمایی یەک بکەین بۆ ئەوەی بتوانین خاوەنی ئەو بزنسە سەرکەوتووە بین هەڵبەتە یەکێکیش لە مەرجەکانی بزنسی سەرکەوتوو زۆرترین پڕفرۆشیە بەتاکید ئەگەر تۆ هەر بزنسێکە فرۆشی نەما چی لێدێ وازی لێنی ئۆفیسەکەی داخا پیجەکەی داخات بە هەمان شێوە طبعاً ئەمە لە کوردستانە هێشتا بە وردی ڕێک نەخراوەکو یاسا بەڵام یاساکان تو ئەبێ یاسای لە ڕێ ئۆنلاینەوە یاسای ئەو پلتفۆرمانە بزانی ئەو پلتفۆرمانە ئەلگۆریتمی و پلتفۆرمانە چۆن ئیشەکات پێت ببڕم باسی پلتفۆرمەکەی بەڵێ کاک بڕیار کۆمەڵی پلتفۆرمان هەیە کە لە کوردستان ئێمە بە هەڵوەستە بکەین لەسەر کوردستان بزنسی ئۆنلاین لە کوردستان کامە پلتفۆرم پشکی شێری بەرەکەوە یان باشترینە با بڵین بۆ بزنسی ئۆنلاین ئەگەر چی تیکتۆک ئێستا لەسەر ئاسی ڕۆژانە زۆرترین بەکارهێنەری هەیە پێشی فەیسبووکی ئاوەتەوە بەڵام لەسەر ئاستی زۆری بەکارهێنان هەڵبەتە هەر فەیسبووک یەکەمە بەڵام لە چوونە ژوورەوەی ڕۆژانە تیکتۆک یەکەمە ئینستاگراممان هەیە سناپچاتمان هەیە ئەمانە کامیان گونجاوترن بۆ بزنسی ئۆنلاین
بۆ ئێستای کوردستان بەڵێ. بۆ براندینگ بەڵێ. ئەگەر بتوێ براندەکەت بناسیێنیت بەڵێ. تیکتۆک یارمەتیدەرێکی زۆر باشتە چونکە تۆ تیکتۆک. ڤیددیوەک بڵاوەکەیتەوە تقریبان لە ماوەی چەند کاتژمێرێکا 100,000 بینەری هەیە ئەمە بۆ براندینگ بۆ فرۆشیش ئێمە ناتوانین سپۆنسەریشی ئەوێ زۆر جار هەندێک ئەگەر بە وردی پلتفۆرمەکە بەکاربێنیت پێویستی بە سپۆنسەر نابێ و بەردەوامیش بینەر زیاد دەکات بۆ فرۆشتن بڵێن لە ڕێی کامیانەوە بفرۆشین ئێمە ناتوانین بڵێن تیکتۆک باشترە یان ئینستاگرام یاخود فەیسبوک ئەبێ بزانین بۆ پرفرۆشی ئەبێ بزانین بڕیاری کڕین لە دەست کێ جگە لەوەش هەست ناکەی پێویستیشمان بە دیراسەیە حتمما تۆ ئەو کاتی بە پێ بیزنسەکەی خۆت ئێستا من ویستم باسی ئەوە بکەم بۆ نمونە من بەرهەمێکم هەیە ئەمەوێن بەرهەمە بفرۆشم ئەبێ من ورد ببمەوە بزانم بڕیاری کڕینی ئەم بەرهەمەی من لە دەست کێیە ئەگەر هاتوو بڕیاری کڕینی بەرهەمەکەی من لە دەست ئافرەت بوو ئەبێ متابعە بکەم بزانم ئافرەت کام سوۆشال میدیا زۆر بەکارهێنێ ئەگەر تەماشای ڕۆژگاری ئەمڕۆکەی ئەو سوۆشال میدیانەی ئافرەت زیاتر بەکاری هێنێ چین ئینستاگرام لەگەڵ سناپچاتایە باشە ئافرەت ئەم دوانە زیاتر بەکارێنێ ئەگە بڕیاری کڕینی کاڵایەک بەدەست ئافرەت بوو باشتر وای ئەم دوانە بەکاربێنی ئینستاگرام و سناپچات ئەی تیکتۆک تیکتۆکیش بێگومان ئەویش کاریگەری بەڵام ئەم دوانە دەست باڵاترن بۆ خانمان ئەوە بۆ ئەوانەی کە بڕیاری کڕینیان یعنی مەبەسمان چێ بۆ نمونە من بابەتی کۆزماتیکە فرۆشم کێ پێویستی بە کۆزماتیکە زیاتر ئافرەتەکان باشە ئافرەت کام سوۆشال میدیا بەکارێنێ ئینستاگرام لەگەڵ سناپچاتە ئەم دوانە یارمەتی دەرە بن من بتوانم کۆزماتیکەکەم بە ئاسانی بفرۆشم بابەتی عقارات زۆرجار لە عقاراتە ئەوانەی لە سێکتەری عقاراتە ئیشەکەن ئەکەونەم هەڵەیەوە بڕیاری خان و کڕین لە دەست کێیە لە دەست ئافرەتە طبعاً خانوو بۆ ئافرەتە لە کوردەواری ئەوە باوەڵێ ئافرەت مادەم بەردەوام لە ماڵەوەی بڕیاری کڕین بەدەست ئەوەیە زۆر جار عقاراتەکانە بینین لە فەیسبووکە ڕێکلامی بۆ ئەکات ئەبێ ئەمە لێک بکەینەوە بزانین بڕیاری کڕین بەدەست کێیە بۆ ئەو کەسە هەوڵی بدەین ئەگەر بابەتێکی بۆ نمونە لە عقاراتە بۆ ئینڤێستە بۆ بەرهێنانە عادەتەن پیاوان زیاتر فکر لە بەرهێنانەکەنەوە لە سێکتەری عقاراتە پێویستە فۆکسێک بخەنە سەر فەیسبوک چونکە پیاوان زیاتر فەیسبوک بەکارهێنن وەک لە ئافرەتان بەڵام ئەگەر بڕیاری کڕین خانۆکە بۆ فرۆشتن بێت پێویستە ئینستاگرام ئیهمال نکات پێویستە تیکتۆک ئیهمال نکات چونکە ئافرەت زیاتر ئەمانە بەکارهێنێ بۆیە لە کۆتاییە ئەگەر بێت و پوختیکەینەوە بڕیاری کڕین بەدەست هەر جیلێک بێتەوە لەو پلتفۆرمەی کە ئەو جیلە زیاتر بەکاری ئەهێنن ئەو پلتفۆرمە ئەکتیڤ و چالاک بکەین عادەتەن بزنسە بچووکەکان یاخود بزنسە گەورەکان سەرکەوتوو ئەبن لە ناو بزنسی ئۆنلاینە یاخود لە ناو فەزای ئەلکترۆنیا لە ناو سۆشال میدیادا ئەمانەی کە دەستی کاری بچووکن یاخود بزنسە گەورەکان کامیان بەردەوامی هەیە ئێمە بەس باسی کوردستان بکەین بۆ پرسیارەکەی بەڕێزت لە کوردستانە لە ئێستای کوردستانە بزنسە بچووکەکان زۆر زیاتر سوودمەند بوون چونکە بزنسە بچووکەکان لە بەرەوەی سەپۆرتێکی مادی بەهێزی لە پشت نییە ناچارە ڕێگە چارەیەک بدۆزێتەوە کە یارمەتی دەری بێ فرۆشی هەبێ و مەسروفی کەم بێت تۆ کاتێکە بە ئۆنلاین ئەتەوێ بەرهەمێک بفرۆشی طبعاً تۆ پێویست ناکات کرێی ئۆفیسەکەت 500-600 دلار یاخود 1000 دلار بدەیت لەو حاڵەکاتە تۆ بەس کرێ ئینتەرنێتەکەت ئەدەیت ڕەنگە موبایلێکشت ئەگەر موبایلێکی زۆر بە کواڵێتیت هەبێت ڕەنگە تا 2000 دلارێکت پێویست بێت و ئینتەرنێتێکی باش مانگانە 50 دلار 6 دلارێکت پێویستە بێت ئەمە هەموو مەسروفاتەکەی توێ باقیەکەی تر کە تۆ ئەیفرۆشیت ئەتوانین بڵین بە قازانج بۆ تەگەڕێتەوە دوای ئەوە سوودێکی تری ئەوەی بزنسە بچووکانە تاکس نادەن یعنی بڵین زەڕیبە خۆیان لە زەڕیبە ئەپارێزن لە ڕێ ئۆنلاینەوە کاڵەکە فرۆشە هیچ زەڕیبەیەک نادا بە حکومەت ئەی بۆ لە دنیاوانە بزنسە گەورەکان زیاتر سەرکەوتوترن لە بچووکەکان بەداخەوە من لەگەڵ چەند بزنسمانێکی خۆمان لێرە قسەم کردووە هێشتا نەگەشتوینەتە ئەو قەناعەتە کە پێویستە تەکنەلۆژیا زیاتر پەرەی پێ بدرێت خۆشبەختانە ئێستا توانم بڵم 170-80 بزنسە گەورەکانی خۆشمان لە کوردستان بایەق بە تەکنەلۆژیا ئەدەن بڕواکەی من لەگەڵ یەکێک لە کۆمپانیا گەورەکانی خۆراک بڵێن مەوادی خواردەمەنی بەیانیان ئەو بابەتانە بڵێن هەنگیون و ماست و پەنیر و قەیماغوانە لەگەڵ یەکێک لە تیمەکەیان دانیشتم باسی ئەوم کردوتم ئێوە چۆن سووتان لە ئۆنلاین وەرگرتووە وتی هەتا ئێستا ئێمە پیجێکی ئەکتیڤمان نییە وتم باش ئێوە چۆن مارکێتینگەکەی وتی ئێمە تەنها مندوبمانەیە تا ئێستا لە کاتێکا یەکێکە لە کۆمپانیا گەورەکانی خواردەمەنی بەیانیان بڵێن وتم ئەمە یەکێکە لە هەڵەکان کە ئێوە ئەنجامێدەن وتم ئەگەر ئاوا بەردەوام بن لەوانەیە لە ماوەی 3-4 ساڵی داهاتووە
بەرهەمێک کە تازە دێتە بازارەوە خۆی بدا لە ئاستی ئێوە کە چەندین ساڵە ناوم بازارن چکە ناکرێت ئۆنلاین ئیهمالکەی وتم باشە تۆ چی لە کەستەمەرێکەکەی کە بۆ نمونە زۆر دوور نەڕێن وتم چی لە کەستەمەرێکەکەی کە لە دیانەی پێویستی بەم بەرهەمەی توێ ئایاکرێتەوە هەمیشە مندوبەکەت بنێری بزانی پێویستی پێێتی یاننا وتم چۆنە بێ ئێوە وێبسایتەکەتان ئەکتیڤ نەکەن سوشال میدیاتان ئەکتیڤ نەکەن وڵای تر کۆمەڵە بابەتمان باس کرد خۆشبەختانە ئێستا دەستیان پێکردەوە بەڵام پێویستە ئەگەر بزنست هەبوو ئەبێ ڕۆژێ زووتر بچتە ناو جیهانی ئینتەرنێت بەتابەتی لە ئینتەرنێت وەکو خۆتەڵی تۆ بەردەوام پێویستت بە متابعە و بە ئابدەیتکردنەوە هەیە ئەگەر نا بەجێ ئەمێنی چونکە ئەو ڕکابەرایەتی و کێبڕکێی لە ناو فەزای بزنسی ئەلکترۆنیا هەیە ئەوەندە لە دەرەوەی ئەلکترۆنیا بوونی نییە بۆیە من لە یەکێک لە وتەی کەسە پسپۆڕەکان لە بواری بزنستا خوێنمەوە ئەڵێت بزنسی ئۆنلاین تووشی هەژاریت ئەکا بەو مەرجەی کە بە نەشارەزای و بە نەزانی بەکاری بێنی های کۆمپتیشنی زۆرە ئەوەیەکێکە لە مەترسیەکانی بزنسی ئۆنلاین ڕکابەر و منافسەت زۆرە بەڵام سوودە باشەکەی ئەوەیە تۆ ئۆنلاین ئەگەر بە دروستی بەڕێوەی ببیت جیاوازی کۆمپانیای گەورە و بچووک زۆر دەرناکەوێت کەواتە ئەم ڕکابەرایەتیە زۆرە کێشە دروست ناکا بۆ دەستی کارەکەی تۆ یاخود بۆ بزنسەکەی تۆ لە ناو سۆشال میدیا ئێمە بابێن دوو جۆرە ڕکابەرایەتیمان هەیە بەڵێ پێویستە ئەوانەی کە ئیش لەم سێکتەراکەن بزانن ڕکابەرایەتیەکمان هەیە تۆ ئۆفیسێکە داناوە بۆ نمونە $10,000 تیا سەرف کردو بە دیزاین و بە هەموو شتێک ینی ئۆفیسێکی زۆر ڕاقیمە بەسمان ئۆفیسی فیزیکەڵە دادناوە $10,000 تیا مەسروف کردووە یەکێک دێت زۆر بە ئاسانی ڕکابەرایەتی ئەم ئۆفیسی تو ئەکا دێت ئەو $10,500 تیا سەرفەکە یان بۆ نمونە $11,000 لە دیزاینوانە سەرفەکات تەمەشاکەی لە ڕووی دیزاینەوە پێشی تۆ ئەکەوێت هەر بەرامبەری خۆتە ها زۆر جارەڵە ناوێرم دوکانێدا مەکسەر لە بەرامبەریەکە قیتە بێتەوە ئیش دوکانێکدا ئەنێت ڕکابەرێتی شکەمان هەیە ڕکابەرێتی تێگەیشتنە لە بزنس ڕکابەرایەتی عەقلیە کاتێک کە تۆ ڕکابەرایەتەکەت منافەسەکەت لە ڕووی مێشکەوە بوو ئەوە ناتوانرێ بە ئاسانی بگیردرێت ینی بە ئاسانی ناگیرێت ئیتر هەرچەنە هەوڵ بدەن ناتوان بە ئاسانی مێشکت بگرن بۆی ئەگەر تۆ تێگەیشتنی خۆت لە بزنس و لە بزنسی ئۆنلاین لە ڕووی تێگەیشتنەوە ئەبدەیت بوویت و گەشت کرد بە ئاسانی ڕکابەری ناکرێت بەڵام ڕکابەری پیجەکەت ئەکرێت ناوێکدا ئەنەی سیرەکەی هەمان ناوەکو تۆ دانراوە ماوەیەک بەردەوامە بێت سیرەکەی لە فرۆشی تۆ ئەدا فرۆشت کەمەکە بەس ڕەنگە سفری نکاتەوە دوای ماوەیە کە تۆ خۆت ئەبدەیتەکەیتەوە استراتیژێتی چوونە پێشت ئەگۆڕیت زۆر بە ئاسانی پێشی ئەەکەویتەوە چونکە ئەو بە ڕکابەرایەتی تەقلیدی هاتووە بۆ تۆ بە ڕکابەرایەتی عەقلیەت نەهاتووە بۆ تۆ چکە بەڕاستی بزنس بریتە لە عەقلیەت کەواتە کاک بڕیار بۆ ئەم پراکتیزەکردنی عەقلیەتە و نیشاندان و دەسەبەرکردنی بیرۆکەی نوێ پێویستمان بەلایەنی معریفی و هەروەها پێویستمان بە کارامەی هەیە زۆر دروستە یەکەم جار مرۆڤ ئەبێ معریفەی خۆی لە هەر شتێکا بێ هەر لە بزنس بێ لە ئەدەبا بێ لە هەر زانستێکا بێت تۆ ئەگەر ئاستی علم و زانیاری ئەو سێکتەرەی کەتیایی بەرز نەبێت ناتوانی زیاتر گەشە بکەیت ئەوانەی کە لە ڕێ ئۆنلاینەوە من نەتوانم ئەم قسەیە بڵێم 90 بۆ 95 قسەیە دروستە ئەوەی لە ئۆنلاین زۆرترین فرۆشی هەیە ئەو کەسەیە کە زۆرترین ئەبدەیتی بە مێشکی خۆی داوە زۆرترین ئەبدەیتی بە بیرکردنەوەکانی خۆی داوە هەتا ئەبدەیتت زیاتر بێت داهاتت لەگەڵی گەشە ئەکات و بە پێچەوانەیشەوە چونکە تۆ ناتوانیت داهاتت زیاد بکات ئەگەر عەقڵێتی بزنست لە خوارەوە بێت عەقڵێتی بزنست وەستا بێت بۆیە بزنس و تێگەیشتن ئەبدەیتی تێگەیشتن لە بزنس بەیەکەوە گەشە ئەکات هیچ کاتێک تۆ ناتوانی پارەی زیاتر پەیدا بکەیت ئەگەر عەقڵێت زیاتر گەشەی نەکردبێت کەواتە مەرجە سەرکەوتووەکانی بزنسێکی ئۆنلاین چییە؟ لە سەروی هەمویانەوە شارەزاییە ئەبێ شارەزایەکی زۆر باش لەو بەرهەمەی کە تو ئەتەوێ بیفرۆشی چی خزمەتگوزاری بێ یاخود کاڵایەک بێ ئەبێ شارەزایی تەواوت لێ هەبێ دوو ئەبێ بزانی تۆ بۆ کام پلاتفۆرم لە کام پلاتفۆرما خۆت عەرزەکەی ئایا پێویستە وێبسایت بێت یان فەیسبوک بێ ئینستاگرام بێ یان لینکد ئین بێت وەنیە تۆ ئەبێ بزانی لەگەڵ ئەمانە لەگەڵ کامیانە ئیشەکەی سێ کەستەمەرەکانی خۆت بیان ناسی لێکیان جا بکەیتەوە بۆچی جیلێک بۆچی تەمەنێک بۆچی ئاستێکی ڕۆشنبیری بۆچی بابەتێکی مادی عەفو بۆچی کەسانێک کە ئاستی مادی و داراییان چۆنە بۆ کێ ئیشەکەی کە تۆ هاتی ئەم پێوەرانەت هەمووی لێکدایەوە و دەستت پێ کرد
ئەمە زۆر بە ئاسانتر سەرکەوتو تەکا زۆر بە ئاسانتر ئەدباتە پێشەوە ئەبێ ئەنەلایزی یعنی بزنسەکەی خۆت بکەیت بۆم ئەنەلایزیش ئەتوان سوود لە تەکنیکی سۆت ئەنەلایسز وەربگرن سۆت ئەنەلایز خۆشبەختانە چەندین ڤیددیو هەیە لە یوتیوب هەر لە کەناڵەکەی خۆم ئەگەر تەماشای بکەن ئەتوانی استفادەی لێ بکەن سۆت ئەنەلایسێک بکە بۆ بزنسەکەی خۆت بزانە تو ئەتوانی لێکوێ خاڵی بەهێزی خۆت دەستنیشانکە خاڵی لاوازی خۆت دەستنیشانکە و بە پێچەوانەوە ئەم خاڵی بەهێز و لاوازە ئی ڕکابەرەکەشت تو ئەبی بە ڕکابەری چێ لە بازاڕە ئەم خاڵە بەهێز و لاوازانە دەستنیشانکە بە وردی ئیشی لەسەرکە بێگومان سەرکەوتو بەدەسێنی لەناو جیهانی ئابووری و هەروەها لە نێو پرۆسەی کار و بزنسدا جاران شتێک ئەوەی کە ئێستا زۆر بەربڵاوە پێوترێ براند ئەوەندە بەربڵاو نەبوو ئەوەندە خاوەن بزنسەکان کاریان لەسەر ناکرد بەڵام لە ئێستادا ئەم دۆخە تەواو پێچەوانە بۆتەوە هۆکارەکەی ئەم سۆشیال میدیایەیە کە هەموو دەستێکی کار ئەگەر بچووک بێ یاخود گەورە هەوڵی دروستکردنی براندەدا یاخود نا سۆشیال میدیا هۆکارێکی سەرەکیە بەڕاستی چونکە تۆ کاتێکە لە سۆشیال میدیایەکە ملیۆنان بینەرت هەیە ئۆتۆماتیکیان بەرەو تۆ خۆشت ئەو حەزت لێیە کە وردە بەرەو براندبوون بڕۆیت بەڵام براندبوونیش کارێکی ئەوەندە ئاسانیە استراتیژێتی خۆی هەیە براندبوون بەوە نییە تۆ ڤیوت چەندێ ڤیوت زۆرە براندبوون بەوەیە کە تۆ کەستەمەرەکەت وەکو ئەڵێت touch the feeling یعنی دەست لە هەستەکانی تۆ بدا کاتێکە من هاتم ئەم بەرهەمەم لە تۆ کڕی هەست بە ئاسوودەیی و دڵخۆشی بکەم هەرچی ئیشێک لەم دنیاە ئەکرێ بۆ چییە بۆ مەتاع بۆ چێژ بەخشیە کە من هاتم ئەم بەرهەمەم لە تۆ کڕی مرتاح بووم ئەمە براندێکە بۆ من پێویست ناکە ناوی براندەکەم هەموو عالەم زانێت من وەکو خۆم هاتم ئەم بەرهەمەم لە بەڕێزت کڕی ئەم بەرهەمە لە لای من براندە ئەیتر بەوە نییە من بڵێم فلانە شوێن براندەکەی زۆر باشە زۆر باش نییە ئەکەوێتەوە سەر هەستی من ئەگەر من مرتاح بووم لەگەڵم بەرهەمەی توێە لە کوالەتێکت مرتاح بووم لە کەستەمەر سێڤیسەکەت مرتاح بووم لە بەکارهێنانی ئەم کاڵایی کە تۆ هەتە من مرتاح بووم ئەتوانم بڵێم ئەمە براندە بۆ من باشە هەروەکو جەنابیشت فەرمووت بێگومان ئینتەرنێت دەستێکی زۆر باڵای هەیە لە ناساندنی بڕاندەکانە و منافەسەکەیش هەروە وردە زیاد دەکات بۆ بڕاندەکە بەڵێ دوا پرسیارە لە یەکەم وابزانم ئاگاو لێ نییە مناقەشەکەمان و گفتوگۆکەمان زۆر قۆڵ بوو ئەوە نییە هەستی پێ ناکەی کەواتە من دوا پرسیارت لە یەکەم کاکە بڕیار ئەوەی کە ئێستا ئەگوزارێت بە خۆشحاڵیەوە لە کوردستان دەستی کار زیادی کردووە ئەم بزنسە ئۆنلاینانە تا ڕادێک ئەگەر کەمیش بێ هۆکارێکە بۆ بوژانەوەی ئابووری ئەگەر لەسەر ئاستی وڵاتیش نەبێ بەڵکو لەسەر ئاستی خێزان و تاک ئەتوانین بڵین کە ڕۆڵی کارای هەبوو لە کوردستاندا ئەمەوێ بزانم چۆن ئێمە گفتوگۆی ئەومان کرد لە ناو پرۆگرامەکە پێویستمان بەلایانی معریفی و ئیدارەدان و پسپۆری هەیە کەواتە خەڵک چۆن سوود لە تواناکانی کەسانی شارەزای وەکو ئێوە وەرەگرێ فیدباکی خەڵکم بۆ باسکە لە کوردستان هەتاوەکو چەند بەشداری خولە هۆشیاریەکان و فێربوونی بەڕێوەبردننی بزنسێکی ئۆنلاین ئەکەنەوە بە شێوازە دروستەکەی لە کوردستان بەڵێ ئەتوانم بڵێم ئەوە 3 ساڵ بۆ 4 ساڵێکە بێت خۆشببختانە زۆرێک لە گەنجەکانمان بە کوڕان و بەکچانیشەوە ئێستا ئامادەن بەشداری خولە جیاوازەکانی بزنسەکەن بە تایبەتی بزنسی ئۆنلاین و ئافرەتەکانمان زیاتر بەو پێی کە ئێمە زۆر جار ئافرەتەکان پەیوەندیمان پێوە ئەکەن دەرفەتی بەشداریکردنیان لە ئۆفیسانیە زۆر جار داوای خول و دەوراتی ئۆنلاینمان لێ ئەەکەن ئەمە ئەگەڕێتەوە بۆچی ئێستا ئافرەتەکان خۆشببختانە زۆربەی ئافرەتەکان لە ماڵەوە سەرچاوەیەکی داهاتیان بۆ خۆیان دەستەبەر کردووە تەنها لە ڕێ ئۆنلاینەوە من یەکێک لە ئافرەتەکان کە ئەیناسم ئێستا بۆ نمونە تۆ بەرهەمێکت هەیە ئەتەوێ بیفرۆشیت نازانی چۆن بیفرۆشیت ئافرەتی تۆ شەر لە ماڵەوە تۆ نازانی چۆن بیفرۆشیت ئەم پەیجێکی داناوە بەس دەستی دوو دێوەکو نێوەنگیرێک تۆ ئەگەیەنێ بە کڕیارەکە ئەگەیەنێ بە تۆ لەم بینەیە خۆی مەبلەغێک وەرئەگرێت ئەمە یارمەتی دەرێکی زۆر باشە من پێشتریشم چیرۆکەم بۆ هەندێک برادەر وشتی وام گێڕاوەتەوە ڕۆژە گەنجێک پەیوەندی پێوە کردم تقریبا 18 ساڵ 7 ساڵە بوو وتی ماوەسا بڕیار پێویستم بە یارمەتی ئەگەر کات و مەجالەتە بێ وتم بە خۆشحاڵی ئەوەی بە ئێمە بکرێ پشتیوان بەخۆی یارمەتی دەدەین ئەوەی توانیمان جواب تێنە ئەوەشی نەمانزانی تەحویلی لای کەسێکی اختصاص دەکەین وتی من پەیجێکم هەیە پەیجێکی کڕینی سیارەیە دەستی دوو
ئێستا مانگە داهاتم کەمی کردووە مانگانە داهاتێکی باشمە بەزم مانگە کەمی کردووە مە بزانم بۆچی کەمی کردووە منیش پرسیاری ئەوم لێکوتم بزانم ئەتوانم کەمەکە چەندێکە یعنی بۆ نمونە 10,000 دابەزیوە 50,000 100,000 چەندێک دابەزیوە وتی من مانگانە ملیۆنێک فرۆشم هەبووە لە ئۆنلاینە وتم فرۆشەکە چییە وتی تۆ ئەتەوێت سیارەکەت عرض بکەی بیفرۆشیت من لە پەیجەکەی خۆما بڵاویەکەم و ڕیکلامت بۆ ئەەکەم مەبلەغی 5,000 بۆ 10,000 لێ وەرەگرم بە پێی سیارەکەت مانگانە ملیۆنێکم هەبوو ئێستا دابەزیواتۆتە 600,000 گەنجێکی 17 ساڵە کە لە قوتابخانەیش ئەخوێن قوتابی بوو بڵێ یعنی بڕوان پێیەکەی زۆر دڵخۆش بووم گەنجێک لە ڕێ بەڕێوەبردننی پەیجێک و خۆی و مۆبایلەکەیەوە بتوانێ مانگانە ملیۆنێک بۆ خۆی دەستەبەر بکات ئەمە هەواڵێکی زۆر خۆشە و ئێستا چەند ئافرەتێکە ناسم لە ماڵەوە نانی بۆ پێکەمە خەڵکی منتیقی هەڵەبجەی نانی هەورامیەکات لەو ڕێگەیەوە کە نانی هەورامی ئەی فرۆشێتەوە بەڕاستی من خۆم لێرەوە زۆرجار داوایان لێەکەم بە دیلیڤەری بۆ مەگەین یعنی ئەمە هەم کار ئاسانی بۆ من کردو ئەم کار ئاسانی بۆ ئەوانیش کردووە و یەکێک لە هەرە خۆشیەکانی بزنسی ئۆنلاینەوەی کە تۆ دەستەکاتە کڕیارێک زۆر لێتەوە دوورە کاتت بۆ ئەگەڕێنێتەوە ئەمە یارمەتی دەرێکی زۆر باشە بێت سپاس دەکەین کاک بڕیار سپاس بۆ ئێوەش بۆ هەموو ئەو زانیاریە بە سوودانی بە ئێمە چەند کاتەکەمان زۆر کەم و بەڕاستی ئەم بابەتە کاتی زۆر زۆری پێویستە بێت ئینشاڵڵا داوای لێبردن لە بینەرانەکەین ئەگەر نەمانتوانی بێت پەیامەکە وەکو ئەوەی کە ئێمە ویستمانە بیگەێنی زۆر باش بوو خۆشحاڵ بووین بە ئامادەبوونت بەڕاستی و بە هیوای بەردەوامیت و خزمەتکردن لەو بوارەدا ئەزانم دەستێکی باڵات هەیە بۆی گەنجەکانمان هۆشیار بکەیتەوە تاوەکو برەو بە بزنسی ئۆنلاین بدەن لە هەرمی کوردستان هەمومانە یارمەتی بە هیوای بەردەوامی زیاتر دەستیەوەش خۆش بێ سپاس بە تیمە بەڕێزش زۆر سپاس بیسەران و بینەران ئەتوانی لە ڕێی بزنسی ئینتەرنێتی یاخود بزنسی ئۆنلاین کەمتر کار بکەی زۆرتر بژی کە ئەمە ژوا دەکا لەلایەک تێچوونت کەم بێتەوە لەلایەکی تر سوود لە نوێگەریەکانی دنیای بزنس ببینی تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتانە سپێرین و ئاسوودە بن. زۆر سپاس.